من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێ بینەرانی بەڕێز و خۆشەویست. ئێمە لە بەرنامەی بەخشین ئێستا لە قەزای ڕەواندوزین. دیارە بە بۆنەی مانجی ڕەمەزانی پیرۆز لە ئێستادا بەرنامەی بەخشین هاوکاری و کۆمەک کەوا بریتێ لە 80 سەبەتەی خۆراک بەسەر خەڵکانی هەژار و کەم دەرامەتدا دابەش دەکاتن. دیارە بەرنامەی بەخشین پێیانێتە ساڵی نۆیەمی و بەردەوامە لە هاوکاریکردن و بەخشین بەسەر کەسانی کەم دەرامەت و هەژاردا. بسم الله الرحمن الرحيم. خوا خير هملا بنيسي سباس كاين برنامج بخشين خوا خير هملا بنيسي دستو خوش بليان بزيادة بخوا واوري لو فقير وفقاريان دايتو لو هيتمانا دستو ساي هملا خوش بمان دبني هملا خوا إن شاء الله پاداشتيانا دتو والله يوكلوا بلا همو بيستلو همو فقيرة وحالة مو بيستي بيكاكا همو زي خوي أجري خوا خير بنيسي يا ربي خوا سركوتيان كاملا. سپاسی بەرنامەی بەخشین دەکەم کە هاوکاری هێتیم و فەقیر و هەژاران دەداتن دەستیان خۆشبی زۆر مەمنون هاوکاریمان دەکەن لۆ مانجی ڕەمەزانێ الحەمدولیلا لەخوای بەزیادبی زۆر باشە ئەو ئەرزاق و ئازوقە و شتەی دەنە فەقیر و فەقەراتان دەست چاویان خۆشبی زۆر سپاس زۆر مەمنون خوای گەورە پاداشتیان داتەوە ئینشاءالله. لێ بەزیادی بێ خوای لەسەر ماریەمە بەزیادی بێ خوای گەورە یا ڕەبی والله خوا خير حمو خوي خوازم نسي خواي قبره لين بس زيادة بي أي أرزاق كذا يتم فقير فقاراتي خوا لين بس زيادة بي رستوري مالي أما سباسي بخشينا كاين سباسي أما كاين إيه وفقير أوري لا فقير وجارة داتو لها كمان داما داتو لها فقير داتو سباسي أما كان أبخشيني لا أو برنامج الأخوة زيادة بي ليه بس زيادة بي بخشين خوا خير حمو برسمان بني سي خوا أي أوري فقير وهجارة داتو. خوا خير خير كريم بنويسي خوا يا ربي خداي قورو له بجبي خوايا خوا خير بنويسي ان شاء الله الرحمن خواي قورو هارا باريس خوا خير خوازانا خوا خير يعني بنويسي ربي خوا لدستيان نبري خوا لو أنا زوجتر بخوا هوا برحمة بخوا بكرم بخوا لأن نبري خوا زيترك خوا خوان لو قبولك خوا هوا خوا بقربان بمانجي رمضان خوا پێشەچی بەخێراتنتان دەکەم زۆر بەخێر بن سەر و سەرچاو زۆر سپاستانەکەم و پێخۆشحاڵ بووم کە ئەو بەخشینەتان بۆ ئەو ماڵە هەژارانە ناردووە ئینشاڵڵا نمونەتان زیادە بێ خوا پاداشتاندا زۆر مەمنونین پێداویستەکان فاسوولیا و ئاوەتەماتە و ئەو شتانەیە زۆر مەمنونین و پێداویستەکان زۆر باشن لە بۆ مانجی ڕەمەزانێ. بسم الله الرحمن الرحيم. بناوي برنامج بخشين نوسنجر واندز هەستای بەدابەشکردنی 80 سەبەتەی خۆراک بەخشین 9 ساڵە بێ بسانەوە ئەو هەژار و نەدار و کەم دەرامەتانە بەسەر ئەکاتەوە لە هەموو شار و شارۆچکەکانی کوردستان. ئێمە زۆر بە خۆشحاڵ و ئاسوودەی و کامرانیەوە لە شاری ڕەواندز هەستاین بەدابەشکردنی ئەو خۆراکی کە ناو ئەو کارتۆنیدا هەیە بریتە لە
ڕون و فاسوولیا و شەکر و برنج و تۆچا و ئاوەتەماتە و ئەو خۆراکانی کە لەو کارتۆنێدانا بە پشتیوانی خوای گەورە پاشان بە پشتیوانی ئەو دەوڵەمەندانەی و ئەو خێرخوازانەی کە ساڵانە هاوکاری بەرنامەی بەخشینەکەن بێبسانەوە بەبێ لێبڕان و زۆر سپاسی ئەو خەڵکانە ئەکەین کە هاوکاری ئەو هەژار و نەدار و کەم دەرامەتانە ئەکەن لە ساڵی قەیران و لە وەرزەکانی قەیران و لە کوردستانێکی پر قەیران و نەهامەتیدا. ئەوە 9 ساڵە کەوا پێ ئەنێتە 9 ساڵ بەرنامەی بەخشین شتێکی زۆر زۆر ئینسانیە و ئەو خەڵکەی و ئەو خەڵکی کوردستان بەڕاستی خوای گەورە پاداشتان بداتەوە لە دنیا و قیامەت. وەڵڵی زۆر زۆر شتێکی باشە بەڕاستی چونکە خەڵکەکە ناتوانێت ئەو پێداویستیانە بکڕیت. ئەو پێداویستیانە زۆر 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 پێویستە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز. بەناوی خدای بەرز و مێهرەبان دەستخۆشی لە ئێوەی بەڕێزەکەم خوا ئەجر و پاداشتان بداتەوە کە لە پێشەچی مانگی ڕەمەزانی پیرۆز ئەو یارمەتیەی فەقیر و فەقاراودایە و دەستوا و خۆش بن خوا تەمەن و درێژکە لە سەعمەل و کردەوەی چاک و پاک و خوا لە مە و لە ئێوەش ڕازی بێ و دەستوا و خۆش بن. دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم سوپاسیانەکەم خوا خێریان بنووسی خوا ئەجر و پاداشیان بداتەوە. سەرەتا بەخێراتنتان دەکەم و دەستخۆشتان لێ یەکەم بۆ ئەم بەرنامەی بەڕاستی بەرنامەی بەخشین بەرنمەیەکە کە جێگای ئینشاڵڵا ڕەزامەندی خوای پەروەردیگارە و جێ ئومێدی فەقیران و هەژارانیش ئینسان لە ڕاگەیانەکانەوە ئایبینی بەتایبەتی لە کەناڵی پێیام کە بەڕاستی خەڵکێکی زۆر تێیدا سوودمەند بووە چ وەکو دروستکردنی خان و چۆک و دابەشکردنی ئەرزاق ئەمانە ئەمە کارێکی پیرۆز و خێرخوازی زۆر زۆر گرنگە خوازە خێری هەموو ئەو کەسانم داتەوە کە لەو بەرنامەی بەشداریان کردووە کە بەڕاستی جێگای دەستخۆشیە جێگای دوعای خێرنەوە ئینشاڵڵا خوای پەروەردیگار بە چەند قات لە ڕۆژی قیامەتە پاداشتیان ئەداتەوە. دیارە بەخشین کە لە قورئانە باسەکە خوای پەروەردیگار موژدەی بەهەشتیان پێ ئەدات الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. ئەمانە کە بە شەو بە ڕۆژ درێغیان نەکردووە تەقسیریان نەکردووە بێگومان خوای پەروەردیگار ئەفەرمێ ئەمانە ئەجر و پاداشتی زۆریان هەیە لای خوای پەروەردیگار لە دنیاش تووشی غەم و خەفەت نابن و پەشیمانیش نابنەوە چونکە وەلا هەم نە خەوفیان لەسەرە نە غەمباریشە بن. دیارە خەوف لە بۆ داهات و غەمباریش لە ڕابردن یان نە ئەترسێن لە مردن و لە دوای مردن نە پەشیمانیشن غەمیش لە ڕابردووی خۆیان ئەخۆن. بۆیە دەبینین ئەو کەسانی کە ئەمرن یعنی تاکە هیوا ئاواتیان ئەوەیە کە ئەڵێن ربی لەولە ئەخەرتەنی ئیلا ئەجەلین قەریب بۆچی خوایە هەندێکی تر مۆلەتمان بدەی و جارێ نەمربانە بۆچی فأصدق وأكون من الصالحين ناڵێ بۆ ئەوی نوێژی زیاترم یان تەسبیحات یان ئەفەرمین بۆ ئەوی بمتوانی با شتێکی ترم ببەخشی با زیاتر خێرم بکربای لەوە ئەو ڕۆژە چونکە ئەبینی ئەزانی لەوێ هەر ئەوە بەکەلک دێ ئەو هەموو ماڵ و سامانی کە هەیتی ئەگە بەجێهێشتبی هیچ سوودی نادا ئەو هەمووی ئەبێ بەجێ بێریت و بەڕوت و قوتی ئەڕوا تەنها ئەوەیە کە تەقدیمی کردی لە بۆ ئەو ڕۆژە بۆیە پێویستە ئینسان بیر بکاتەوە ئەگە خوای پەروەردیگار ناز و نیعمەتێکی لەگەڵ کردبی ئەوش ئیستیغلالی بکات بە فرسەتی بزانی لە پێناوی خوای پەروەردیگار سەرفی بکات و دەروی هەژاران و فەقیرانی بۆ ئاوەدان بکاتەوە چونکە وەکو عومەری کوڕی عەبدولعەزیزیش ئەفەرمێ الأكباد الجائعة أولى بالصدقات من بيت الله الحرام ئەگەر زگە برسیەکان هەبوون ئەگەر
برسی و فەقیر و هەژارەکە هەن هەبوون ئەوە خێرترە لەوەی کە تۆ حتا کعبەی ئاودان بکەوە یعنی تێرکردنی زگە برسیەکان خێرتر لە پۆشینی کعبەی پیرۆز کەواتە بێ ئێمە بزانین لە وڵاتی ئێمەش بەتابەتی لەم چەند ساڵ لەم قەیرانانە خەڵکێک هەیە هەژارە نیەتی کرێچیە معاشی نییە ئیش نییە بیکات خەڵکی ئەمڕۆ چاویان لە دەستی خوا پێداوانە ئەوانی خێرخوازانە بەڕاستی ئەوانیش درێغیان نەکردو بەڵام ئینشاءالله هەوڵ بدەن زیاتر یارمەتی ئەو فەقیر و هەژارانە بدەن و خوای گەورەش دەروی خێران لێ ئەکاتەوە لە حەدیث هاتووە شتێکە بەڵام موسیبەت ڕەتاکاتەوە سەدەقەیە ئینسان خوای گەورە بە واسطەی سەدەقە لە زۆر بەڵام موسیبەت ئەیپارێزی دووبارە بەخێر هاتنتان ئەکەم و زۆر بەخێر بن و خوای گەورە بەرەکەت بێخیتە ئەو پرۆژە ئەو بەرنامەتان خوای گەورە بەردەوامیتان پێ بەخشی سەرکەوتوی دنیا و قیامەتتان بکات ئامین وصلی الله علی نبینا محمد وعلى آله وصحبه وسلم بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێت بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55 بینەرانی بەڕێز و خۆشەویستەوەی بینیتان دابشکردنی هەشتا سەبەتەی خۆراک بوو لە قەزای ڕەواندوز کەوا لەلایەن نووسنگەی ڕەواندوزی بەرنامەی بەخشینەوە ئامادەکرا بوو دابشکرا بەسەر خەڵکانی هەژار و کەم دەرامەتدا تا لە شوێنێشتر لە بەرنامەی بەخشین بە ئێوەی بەڕێز و ئازیز دەگەینەوە بەخوای گەورەتان ئەسپێرین.